گرنگی پەیام و گوتاری سەرۆک بارزانی و هەروەها دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن پارتی دموکراتی کوردستان پەیام و بەرنامەی کاریان چیان پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز ئەیاد حاجی نامێق کاندیدی پارتی دموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. بەڕێز ئەیاد حاجی نامێق بەخێر بن. زۆر سپاسان دەکەم. سپاس ئامادە بوونت. ئەمڕۆ بانگەشەی هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان بە گوتارێکی سەرۆک بارزانی دەستی پێ کرد. سەرۆک درەختی لە چەند شتێک کردەوە بە تایبەتەوەی کە دەبێت کاندیدان بەڵێنێک بدەن کە جێبەجێ بکرێت و کار و کردەوەیان بەرزتر بێت لە دەنجیان. بۆ چوون تام سەبارەت بە وتارەکە و کاندیدانی پارتی چیەکەن بۆ بەجێگەیاندنی گوتەکانی سەرۆک؟ ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانیش باش. بەڕاستی لێرەوە لەو مینبەرە پیرۆزەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم. ئیمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆز بوو. بەڕاستی ڕۆژی 25 ڕۆژی ڕیفراندۆمی بڕیاری خەڵکی کوردستان بوو بۆ ئەوەی بڕیار لەسەر ژیانی داهاتوی خۆی بداتن. لەو ڕۆژەدا مێژوو بە مەرەکەبەکی زێڕین نووسرایەوە. ئەو ڕۆژە تەسادوفی ئەوەی کرد کە ئەو ڕۆژ بانگەشەی پەرلەمانی کوردستان و کاندیدان دەست پێ بکاتن لەو ڕۆژە پیرۆزەدا. ئەوەش بە ڕۆژێک و بە هەنگاوێکی زۆر پیرۆزی دادەنین. بەڕاستی من دەمەوێت ئەوە بڵێم بەردەوام وتارەکانی جەنابی سەرۆک بارزانی وتاری حەکیمانە و وتارێکی هادی و وتارێکی میان ڕەوانەیە، بەڵام پڕ بە پێز و پڕ بە مانا و بەردەوام هێز و توانست دەداتە کادران و ئەندامانی پارتی و لە هەمان کاتیش خەڵک لە دڵڕاوچەیەک دەردەینیتن ئیتمێنانێکی نەفسی و سەکینەت و هدووئێکیان دەداتێ. جەنابی سەرۆک بارزانی ڕاستە وتارەکەی زۆر کورت بوو، بەڵام وتارێکی زۆر گەورە بوو. بەڕاستی لە هەر مفرەدەیەک پێویست بەوە دەکات ئێمە لەسەری ڕابوەستین. یعنی یەک لەو شتانێک کە جەنابیان ئیشارەتی پێکرد و پەنجەی خستە سەری ئەوە چەند جاریشە باس لەوە دەکات، داوا لە کاندیدە بەڕێزەکان دەکاتن کە ئێوە گفتی گەورە مەدەن بە خەڵک. خۆی هەرواشە ژیانی سیاسی ئەوەیە کە تۆ هەر ماوەیەک ڕۆحێکی نوێ دەدەیتە ئەو موئەسسەیە. ئەو ڕۆحە نوێش بۆ چییە؟ بۆ ئەوەی شەرعیەتی زیاتر بدەیتە ئەو موئەسسەیە. ئێمەش وەکو هەرێمێکی دیموکراسی، وەکو بەشێک لە وڵاتێک کە بە هەزاران قەیرانی دیوە، بە هەزاران چەرمەسەری و ناخۆشی و ڕۆژانی ڕەشی دیوە، بەڵام ئەوڕۆ کە سەیری هەرێمی کوردستان دەکەین لە سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان کە خۆی لە وتارێ ئەوڕۆدا ڕەنجی دایەوە. وەکو کاندیدانی پارتی دموکراتی کوردستان چیەکەن بۆ سەرخستنی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان؟ یەک لەو هەنگاوانە ئێمە بەڕاستی وەکو کاندیدی حزبێک کە تەمەنەکەی 78 ساڵە، لە ماوەی ئەو 78 ساڵەدا بەدەیان حاکم و حکمڕان و پاشا و مەلیک و میر و سەرۆک کۆمار کورسەکانی خۆیان بەجێهێشت. بەڵام ئێمە تا ئێستاکە زۆر سەربازانە بەبێ ئەوەی خۆ بچەمێنین، بەبێ ئەوەی ڕاستە زۆر ناخۆشیمان دیوە، میلەتەکەمان زۆر ناخۆشی دیوە، بەڵام ئێمە هەر وەکو ئەو دار بەڕۆی کە جەنابی سەرۆک بەردەوام باسی دەکاتن کە دەڵێ ئێمە وەکو دار بەڕۆیەک وایە بەردەوام نوێ دەبینەوە، بەردەوام سەوز دەبینەوە، کەسک دەبینەوە، ژیانی نوێ دەدەینەوە، سێبەری نوێ دروست دەکەین. ئێمە ئەوەین. ئێمە ژۆک و کاندید ئێمە گفتی گەورە نادەین، بەڵام ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی بەرنامەی پارتی دموکراتی کوردستان لە هەر 4 ساڵ جارێک ئەو بەرنامەیەکی نوێسازی تێدابی، چاکسازی تێدابی بۆ لە پێناو خزمەتکردن و خزمەتگوزاری و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان. جگە لەوانەی کە حزبین با بڵێن ئەندامی لایەنگری پارتین، کەسێکی دیکە کە تا ئێستا خۆی یەکلا نەکردوێتەوە لەوەی دەنگ بەکێ بات، بۆ دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بە بۆ بێ پارتی هەڵبژێرێ. من باس لە بەسەرهاتێک خۆم دەکەم. ڕۆژێکیان هەروە سەردەمی ئەوە بوو بانگەشەی هەڵبژاردن و ئانە بوو
لە ناو ئۆتۆمبیلی شوفێرێکی تاکسی برایەکی تاکسی بووم لێم پرسی گوتم تۆ دەنگ بە چێ دەدەی ینی بەڕاستی ینی فەیلسوفێکی شەرهاوا وەڵام دەداتەوە گوتی من دەنگ بەو کەسە دەدەم کە گوڵ و گوڵزاری لە زادەکانی کوردستان چاند دەنگ بەو کەسە دەدەم کە ئارامی و ئاسایشی بەرقەرار کرد گوتی دەنگ بە پارتی دەدەم گوتی من نازانم مامۆستا تۆ چی سەر بە چ لایەنێکی گوتی بەڵام من دەنگ بە پارتی دەدەم من بێلایەنم حزبی نیم بەڵام لەبەر ئەو هۆیانە من بەردەوام باس لەوە دەکەم خەڵک سەیری ئێمە ناکە کە ئێمە چی دەڵێن خەڵک سەیری ئێمە دەکا کە ئێمە چ دەکەین وە کردارەکانی ئێمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو حکوومەت وەکو حکومداری وەکو دەسەڵاتێکی دیموکراسی هەڵبژێردراوە وەکو نێزامێکی پەرلەمانی تەداولی کە 4 ساڵ جارێک پێویست بەوە دەکا شەرعیەت بدەیت بەو حکومڕانیەتەیە ئێمە بەردەوام بەبێ ئەوەی نەفەسمان بپسێ بەردەوام لە پێناوی خزمەتکردنی خەڵکی کوردستان لە پێناو خزمەتکردنی کوردستان ئەو هەنگاوانە دەرین بەڵێ زۆر باس لە حکومڕانیکردنەکە بە تایبەت لەلایەن ئەندام و بەرپرسانی باڵای پارتیشەوە باس لە شێوازی حکومڕانیکردنەکرێت دیدگای پارتی چییە بۆ حکومڕانیکردن جیاوازی پارتی لە حکومڕانیکردن لەوانەگەر لەگەڵ ئەوانی تر چییە ینی تۆ مەسەلە ینی کە حتا ئەوڕۆ لە وتارەکەی جنابی سەرۆک بارزانانی کە باس لەوە دەکات دەڵێ ئێوە مێنە ئەو ئاستەی کە خەڵکانێک خۆیان بە دۆڕاو دەزانن دانێ بەو ئاستە نزمە ئێوەش سەرتان لێ بشێوێن ینی دیت بۆ حکومڕانێتی لەوەوە دێتن تۆ دیرۆکەکەت هەیە مێژوویەکت هەیە ینی مەسەلەن من هەواڵێک برادێک لە دیدارێک پرسیاری ئەوەی لێکردم گوتی تۆ چۆن ڕابتی ئیدارەی حەکیم دەکەی بە حکمەتێک گوتم هیچ ئیدارەیەکی حەکیمانە بەبێ حەکیمێک ناکرێتن ئێمە شخصێکی حەکیممان هەیە خوابی پارێزیتنیانی ئەو حکمەتی ئەو شخصە وە دەکا حکمەتەکەی ڕنگ بداتەوە لە ئیدارەیەکی حەکیمانە و هیچ ئیدارەیەکیش بەبێ کەم و کورتی نابێ هیچ ئیدارەیەکیش بەبێ کەماسی نابێ دوای ئێمە ئەوەش لەبیر نەکەین بەڕاستی نەک تەنها نەیار دژمنانی ئەو قەوارەیە و دژمنانی پارتیش دژمنانی خەڵکی کوردستان لە مێژووی نوێ و کۆنیشدا بەردەوام دژایەتی ئەو وڵاتەیان کردووە و ئێستاش بە تایبەتی ئێمە کە سەیری ئێرە دەکەین تەماشای ئێرە دەکەین بەڕاستی من ماوەیەکی زۆر لە بەغدا بوویمە بەڕاستی بەغدا و ئێرە ینی نسبە و تەناسوبی تێدا بەراورد ناکرێت ئەسڵەن لەو کاتێکە هەموو بودجە و هەموو پارە و هەموو داهاتی عێراق لەدەست ئەواندایە لەدەست حکوومەتی فیدرالیدایە بەڵام تا ئێستاکەش بە هەزاران کێشە و تەنگ و چەڵەمان بۆ دروست دەکەن بۆ ئەوی ئەو هەرێمەی تۆ ڕۆژ بە ڕۆژ کە دەبین گەشە دەکات پیان ناخۆشە لەبەر ئەوان ئەدەواتی گەشەکردنیان نیە ئێمە ئەدەواتی گەشەکردنمان ڕزیات وەڵامێکی کورتمەوە ببوورە چی بە گرنگە زانی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە بکرێ یا تۆ چی بە دەنگدەرانی خۆتەڵی تا دەنگێ پێ بدەن بڵێ من پێم وایە ینی بەڕاستی تەجروبەی پەرلەمانی ئێمە پێویستی بەوە هەیە ئەو لاسەنجەی کە تێکەوت بەڕاستی دەبێت ئەو لاسەنجێ ڕاز بکەینەوە پەرلەمان پێویستی بەوە هەیە ئێمە بتوانین ئەداتێکی زۆر گرنگ و فعال بین زۆر کاریگەر بین بۆ ئەوی بتوانین ئەو ناخۆشیانە و ئەو کێشانەی کە لە ناو کوردستان هەیە کە زۆربەی زۆری سەبەبەکەی حکوومەتی فیدرالیە بەغدایە کە کێشەکان دروست دەکاتن یاخود ئەو نەفەسێ شۆڤینی کە جەنابی سەرۆک ئەو ڕۆ ئیشارەتی پێدا ینی من دێمەوە سەر ئەوە مەسەڵەن وەکو ئەوەیەک بهێنمەوە ینی تۆ چەند تۆپێک دراوەتە هێزی پێشمەرگە ینی بۆچی خەڵکانی زۆر گەورە ئەوانەی خۆیان بە سیاسی زۆر گەورە و مدیری بەغدا دەزان و ئیدارەی دەوڵەتیان بەدەستەوەیە پێیان ناخۆشە باشە تۆ هەتا ئێستا کاوە ئەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا باس لەوە دەکەن و ئێمە بە چاوی خۆمان دەبینن ڕۆژانە تا ئێستاکە ترس و کێشەی داعش بنبڕ نەبووە مەسئلەی تیرۆر بنبڕ نەبووە کە تۆ چەکێک بە تۆ دەدرێ بۆ ئەوەیە کە تۆ
بیپارێزی هەر بە هێزی پێشمەرگە و بە قووەتی پێشمەرگە بەغدا و عێراق دروست کرایەوە بۆچی لە هێزی پێشمەرگە دەترسێ ئەگەر مەسئلەکە مەسئلەیەکی نەفەسی شۆڤینی نەبێت بەڵێ بەڕێز ئەیاد حاجی نامە کاندیدی پارتی دموکراتی کوردستان بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان سوپاس بە ئامادەبوونتان سپاسان دەکەم سپاس بۆ ئێوەش